تابێت گرژەکانی نێوان ئەمریکا و چین بەرەو هەڵکشانی زیاتر دەچێت. پاژەوەی پەکین بەبێ گوێدانە هۆشداری و هەڕەشەکانی واشنگتن و هاوپەیمانەکانی بە زۆرینەی دەنگ لە پەرلەمان دەنگیدا بە جێبەجێکردنی یاسای ئاسایشی وڵاتەکەی بەسەر هۆنگ کۆنگدا کە بە پایتەختی ئابووری جیهان دادەنرێت. لە کاتێکدا ململانەی تون لە نێوان هەردوو دەوڵەتی ئەمریکا و چین بەڕێوە دەچێت بۆ سەرۆکایەتیکردنی ئابووری جیهان، هاوکات تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا و بڵاوبوونەوەی لە وڵاتاندا و ئەو زیانی کە بە ئەمریکا گەیاند زیاتر پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵاتی ئاڵۆزتر کردووە. بەهۆی ئەو ڤایرۆسی کە لە هەرێمی هۆبی چینەوە سەرچاوی گرت و بەرپرسانی ئەمریکاش بە ڤایرۆسی چینی ناوی دەبن، پێیان وایە پەکین بێخەم بووە لە ئاگادارکردنەوەی جیهان و زانیاریەکانی شاردۆتەوە. سەبارەت بە هۆنگ کۆنگ لە نوێترین کاردانەوەی وەزارەتی دەرەوەی چین هۆشداری دای ئەمریکا دەربارەی هەر ڕێکارێک کە لە دژی بگیرێتە بەر بەهۆی جێبەجێکردنی یاسای ئاسایشی بەسەر هۆنگ کۆنگدا و پەکین دەڵێت لەو حاڵەتەدا کاردانەوەی تون دەمێنێت. ئەوەش دوای ئەوەی ئەمریکا هەوڵیدا کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایی لەسەر ئەو بابەتە ڕێک بخات، بەڵام چین ڕێگەدان بە ئەنجامدانی ئەو کۆبوونەوە ڕەت دەکاتەوە و ڕایگەیاندووە ڕێگە نادات ئەمریکا و نەتەوەیە گرتوەکان وەک بارمتە لای خۆی بهێڵێتەوە. چاولینگ چیاو تەبێژی وەزارەتی دەرەوەی چین ئاماژەی بەوە کرد ئەمریکا بە هەوڵدان بۆ کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایش لەبارەی هۆنگ کۆنگ دەسوەردانی ڕاستەوخۆ دەکات لە کاروباری ناوخۆی چین. وتیشی داوا دەکەین دەست بەجێ واشنگتن دەستێوەردانەکانی ڕابگرێت و کۆتایی بە یاری سیاسیەکان بهێنێت. بەرزبوونەوەی ئەم بارگرژیە دوای ئەوە دێت پەرلەمانی چین کە ژماری ئەندامەکانی 3000 پەرلەمانتارە دەنگیدا بە پرۆژە یاسای جێبەجێکردنی ئاسایشی نێوخۆی چین بەسەر ناوچەکانی هۆنگ کۆنگدا کە پێشتر لەژێر ڕکێفی داگیرکاری بەریتانیادا بوو. بەپێی ڕێکەوتنێکی نێودەوڵەتی و ئۆتۆنۆمی هەیە و لە ساڵی 1997 بووەتەوە بەشێک لە چین. بەپێی ڕێگەندراوی بەرپرسانی وڵاتی چینیش ئەو بابەتە کاریگەری لەسەر بەرتەسکبوونەوەی بۆچوون و ئازادیەکان و بەرهێنەرانی بیانی نابێت، بەڵکو تەنها بۆ ڕێگریە لە خواستی جیابوونەوە و دەستێوەردانی دەرەکی. لای خۆشیەوە هایکۆ ماس وەزیری دەرەوەی ئەڵمانیا جیاتی وڵاتەکەی بۆ ئەو هەنگاوەی چین نیشاندا و ڕاشی گەیاند هەڵوێستی یەکێتی ئەوروپا لەو بارەوە ڕوونە کە نابێت ئۆتۆنۆمی هۆنگ کۆنگ لەبار ببرێت. چین دەڵێت هەر سزایەکی ئابووری بەسەریاندا بسەپێنرێت وەک چەکێکی دووسەرە وایە و زیانی بۆ ئابووری ئەمریکاش دەبێت، بەتایبەت کە لە ساڵی 2009 بۆ 2010 قازانجی واشنگتن لە بازرگانی کردن لەگەڵ هۆنگ کۆنگدا 297 ملیار دۆلار بووە. هەروەها 1300 کۆمپانیای ئەمریکیش لەو شارەدا کار دەکەن.